محەممەد باقی باوکم ناوی سعید باپیرم مستەفا لە ساڵی 1935 لە گەڕەکی گۆیژە لە ماڵی مەلا عەبدوڵڵاها نزیک تەجێڕوتە لەدایک بووم. بنەماڵەکەم ئەگەڕێتەوە بۆ هۆزێک بێڵێن هۆزی جەلیل. ئەوە مزگەوتی تەجێڕوتە بوو کە ئێستا بینایەکی بەرزە دروست کراوە جێگەی گرتوتەوە، بەڵام هەمووی دەشتایی بوو. هەر تەنیش مزگەوتەکەش ماڵی مەسیحێکی لێبوو، ئەلیشوا بوو، لیشوای مەسیحی بوو. بەس من ئەوی یادەوەریم هەیە لەگەڵ ئەم مزگەوتە، من لە حوجرەی مەلا مەحمووە دەوام مەکرد. عەلاقات خۆش بوو، هەر کەسە چێ بۆ شوێنی پەرستنی خۆی، بەڵام ئەوان عەلاقەیان نەبوو بە مزگەوتەکانەوە، بەڵام هەمووشی تێکەڵاو بووین، مناڵان بەیەکەوە یاریان ئەکرد، خەڵکی بەیەکەوە ئام شویان ئەکرد. خانۆکە گۆڕاوە، ئیستا چیمەنتۆیە، بەسە ئەو ساخانوێکی گڵی ئاسایی بوو، چەند ژوورێکی تیا بوو. ئێمە دوو ژوورمان لێگرت بوو بەکرێ، ماڵی تریشمان لەگەڵا بوو. و لەو ساڵانە ساڵی 1935 ئەمەش ماڵی ئەسکەندەری قەشە بوو، پیانە و ئەسکەندەری عەلەکە کە 9 کوڕی هەبوو لەگەڵ کچێکە. لە خواریشەوە هەتا ئەوسەر ئێمە لە سووچی ئەوسەر خانوێکمان لە 1936 دروست کردیتر، لەوێ ژیاین هەتاوەکو ساڵی 1958. مامۆستا محەممەد باقی لە ساڵی 1940 دەچێتە قوتابخانە و ساڵی 1955 پەیمانگای مامۆستایان لە بەغدا تەواو دەکات و دەبێتە مامۆستا. لە پێش پەنجاکانە من کە گیانی کوردایەتی لە دەروونمە برینجۆشی خوارد، ئەوە بوو من لە پۆلی 5 سەرەتایی بووم لە قوتابخانەی خالیدیە. ڕۆژێکیان مامۆستا ڕەفیق چالاک و نەرمەند، هەموو سیفاتێکی بلیمەتی و زیرەکی تیا بوو، هاتە ژوورەوە نەخشەیەکی ڕۆژهەڵاتی ناوەندی هێنا و لەسەر تەختە ڕەشەکە هەڵی واسی ئیشارەتی کرد، وتی ئێمە کوردستانە، کوردستانیش مانای ئەوەیە کوردی لەسەر ئەژی ئەم خاکە و هەموو میلەتێکیش دەوڵەتی بۆ خۆی دروست کردۆ هەیەی و سەربەخۆی هەیە، بەس ئێمە نەبین، بەشخوراوین، مافخراوین، ژێردەستەی تورک و عەرەب و فارسین. بەڵام تروسکایەکی هیوا لە ئاسمانی مەهاباد و دۆڕ و پشتی دەرکەوتووە، ئەویش کۆماری مەهابادە. لەبەرەوە ئێمە دڵمان بەوە خۆشە بێ هەموو کوردیە بژیرەوەی ئیتر ئەو قسانەی کە بۆی کردین مێشکماناتە سەر ئەوەی کابوو ئێمە میلەتێکین، واین و واین و واین. ئیتر لە دوای ئەمە وردە وردە بیری کوردایەتی لە مێشکما چەسپی و ئەنجا لەو کاتە تەحەڕڕەکمار پارتە بوو، تەحەڕڕ هەبوو. تەحەڕڕ یعنی حیزبی شوێعی هەبوو، زۆرە ڕۆژانە لە 48 و 49 مزاحرات ئەبوو، بە تایبەتی لە بەغا کوڕێک کوژرا خەڵکی سلێمانی بوو، دژ لە پێکەنە لە باتی گریان تێکەڵ بووی بە خوێنی شەهیدان. ئەمە ئەم شتانیانەوتەوە. ئێمەش لە پۆلی شەشەما بەڕاستی ئەو گیانی کوردایەتی و بزوتنەوەی دروست بوو. وەڵا ڕۆژانە من وەکو کردبوومە عادەت ئەچوون بۆ حەوزە وشکەکەی ناو بازار، هەمزانی لە پڕ مزاهرە دەستی پێکرد، پۆلیشیش خەڵکی ڕاو ئەنا و ئەهات نۆچوویکە لەو کاتچانەی کە سۆ سەرکردەی وتە محەڕەم. سەرەتا لە ماوە دەبێتە مامۆستا، بەڵام لە یادەوەریەکانیدا زیاتر باسی ئەو ساڵانە دەکات کە لە مەرگە مامۆستا بووە. هەروەها لە قەڵاتزێ یەکەمین شانۆگەری دەنووسێت و هەرخۆی دەرهێنانی بۆ دەکات و لەلایەن چەند قوتابیەکی قوتابخانەی ئاسۆسی سەرەتاییەوە نمایش دەکرێت. ئەگەرچی شانۆگەریەکە توێکەڵدار دەبێت، بەڵام باسی نەهامەتیەکانی کورد و مافە نەتەوەیەتەکانی دەکات.
شانۆگەریەکە لە نەورۆزی 1950 نمایش کراوە. مامۆستا باقی بوومەبیرم دێ کە نەقلی ئێرە بوو دوای 4 تەمووز بوو. لە پێش ئەوەیدا ئەمە 3 ساڵ هەبوو مەکتەبمان هەبوو لێرە کە نەقل بوو. مامۆستا باقی لە پێش ئەویدا مامۆستا ئەنوەر سەعید دارتاش مامۆستایەکی زۆر پیاوانە و زۆر وەتەنی و هەرچی نەشیدی کوردی وەتەنی هەیە ئەو فێری کردین. یەکتری ناسینمان لەگەڵ مامۆستا باقی سەعی ئەگەڕێتەوە بۆ ناوەڕاستی پەنجاکانی سەدەی ڕابردوو. مامۆستا باقی کە مامۆستا بووە و هاوڕێکی خۆشەویستی شەهیدی کاک مامۆستا ئەنوەر دارتاش بووە و لە دێی مەرگە بەیەکەوە مامۆستا بوون و پەیوەندەکانیان ئەوەنە بەتین بوو ئەوەنە بەهێز بووە و خۆشەویستیەکەیان لە ئاستێکا بووە کە بەبێ یەکتری ناتوانیەوە ئیدارە بکەن. زۆربەی کاتەکانیان بەیەکەوە بووە. لە دێی مەرگە و ئەهلی مەرگە هەموو شارەزان کە دوو مامۆستای زۆر ڕێکوپێک و جددی و ئێستاش خوێندکارەکان کە ئێستا هەموو مهندس و دکتۆر و کاسبکار و خەڵکی باشن هەموو ستایشی ڕۆڵی ئەو مامۆستایە ناکەن لەو سەردەما. بەڕاستی لێرە خەڵک زۆر خۆشی دەوێت یەکەم مامۆستایە تا ئێستا لەگەڵمە پەیوەندی نەبڕاندووە کە دێ ئێمە زۆر دەبینێ لەگەڵ دکتۆری لە سلەیمانی و لە هەموو شوێنێک چونکە کابرایەکی ئێستا خەریکی نووسینە لە ئەوروپای. هەموو جارێ باسی نووسینەکانمان بۆ دەکا لەبەرەوەی دکتۆریش دەنووسێ دێ بۆکن ئێمە لە هەموو تەلەبەکانی دەپرسێ یەکەم ماوەستایە هێندە بە وەفا و هێندە بە ئەمەک بێ ئەو لە تەلەبەکان دەپرسێ فڵان کەس بۆ بەچی فڵان کەس بۆ بەچی بەبێ سەرچاوە قسە ناکە ئەو قسانەی کە ئەیکا هەمووی بە سەرچاوەوە قساکە بەبێ سەرچاوە ناتوانێ وشەیەک بڵێ. لەبەرەوە من هەمیشە هەست دەکەم ئەم پیاوە بیرێکی وردی هەیە بیرێکی جوانی هەیە بیرێکی هەیە کە خەڵک بتوانێت سوودی لەوەربگرێت. من ماوەی تقریبەن زیاتر لە 55-56 ساڵە و پیاوە ناسم. ئەو پیاوەم کە بینیوە هەمیشە لەگەڵ ئازاری میلەتەکەیە بووە، هەمیشە بە دوای مێژووی میلەتەکەیە گەڕاوە و شارەزای چاکیشە بووە لە مێژووی نەتەوەکانی دەور و پشتی میلەتی کورد و زۆر سەرقاڵی مێژوو بووە. حەزی لە بواری مێژوو کردو و مێژووی خوێندێتەوە و هەروەها هەوڵیا پەرە بە بم بوارەی خۆی بە زانیاری مێژووی فێر ببێت. بەڕاستی شارەزایەکی پەیدا کردو لەو بوارەدا خیبرەیەکی هەیە و چەند پەرتوکیشی لەو بوارەدا هەر بۆ مێژوو بە چاپ گەیاندوون. بنەماڵەی مامۆستا محەممەد باقی بنەماڵەیەکی نیشتیمان پەرۆری شاری سلێمانی بوون و باوکی یەکێک بووە لە چەکدارە بڕوا پێکراوەکانی شێخ مەحموودی حەفید. لە شەڕی بەردەقارەماندا لەگەڵ شێخ مەحموود بەدیلی دەکەوێتە دەستی دوژمن. باوکم پیاوێکی زۆر بەتوانا بوو لەگەڵەوەشە نەخۆمەوار بوو بەڵام ڕۆحی کوردایەتی زۆر بەرز بوو. لە شەڕی بەردەقارەمانە کە ئینگلیس لە مەقەڕی لەشکرەکەی لە چەمچەماڵ بوو یەت لە ئەنجامی شەڕەکە تەوەن تفاقی ئەوان زۆرتر بوو لەی کوردەونەی نەبوو شێ مەحموو ئەشکێت لە قاعەیەکی زۆر گەورە حەبزە بن شێ مەحمووش لەو لاوە ئەتوانێت پیاوێک بێ لە بەینا قسە بکە. ئێوارەیەکیان جواب بهێنن لەلایەن شێخی نەمەرەوە ئەڵێ ئەی خۆزگە بووە کوڕێکی ئازا ئەم حەبسخانەی ببڕیایە هەواڵمانی بگانایە بە سلێمانی. وڵا باوکیشمەڵێ ئەگەر کوژراوم ئەگەر هەرچیم لێ هاتووە من ڕاکەم ئەم شەو. وڵا لای ئێوارە بێ بە ڕەفیقانی ئەڵێ بەس بۆم ڕاوەستن یەکدیۆتان بێمە سەرشانتان یم بەڵکو بە دیوارەکە سەرکەون دەسم بگاتە تەلو تەلبەنگەکانی هینەکە. وڵا دەستی کەگاتێ خێرا خۆی هەڵات تاوان ئەوسا سیخ و گورگە و ئەملاولا هیندی هەموو حرەز بوون لەو کاتە ئێتفەنگیش ئەو ساوەکو ئیسە کلاشین گۆف نەبوو سەلیە بکات وڵایتر پێوەیانێن بەرناکەوێ خۆی ئەخا بەو دیوە بەڵام هەرچی دەست و ئەمانەیە هەمووی خوێنی پیاەتە خواردوە ودی شانسی منەوە بوو توانای قاچم هیچی لێ نەهات لێەوە بەڕاکردن هاتووە بۆ خانەقی لە خانەقیلەوە هاتووە سلێمانی هەواڵی شێخی گەیانەوە. لە ساڵی 1950 دەبێتە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان و
شێلگیرانە پشتیوانی لە شۆڕشی ئەیلول دەکات بە بەردەوامی کۆمەک و هاوکاری بۆ شۆڕش و پێشمەرگە کۆ دەکاتەوە. لە پارتی دیموکراتی کوردستانە ڕۆڵێکی دیاریان هەبوو و دەورێکی باشیان هەبوو و دوو کادری پێشکەوتوو بوون لە ناو پارتیە. ئەوە بوو لە ئەنجامی چالاکی و ئیشکردنەکانیانە لە مانگی دەی ساڵی 62 هەردووچیان دەستگیر کران و ماوەیەک لە ئینزیباتخانەی سلێمانی زۆر تەعزیب دران، زۆر ئازار دران، بەڵام هەردووچیان توانیان خۆڕاگرانە هیچ شتێکنیان بەدەستەوە و مقاومەیەکی باشکەن. جگە لەوەی پیاوێکی وەتەنی بۆ و تاوان کاری سیاسی کردووە، چکەنەتەوەکەی خۆشویستووە، هاوبەشی شۆڕشی کردووە. جگە لەوەم پیاوە تووشی ناخۆشی و چەرمەسەری بووە، تووشی جیران بووە، جگە لەوەی ڕاگوێزراوە کاتی خۆی کە بۆ شارەکانی سماوە چەند ماوەیەکی زۆر لەوێ بووە. ئەنی لەگەڵوانە ئەو پیاوە کۆڵی نێاوە. لە 1970 ئەم ڕایکردە دەرەوە ناوی هەبوو، ئیتر هاتن بە ئێمان گوتیان ئێوەش بڕۆنە دەرەوانێ لەبەرەوەی خەتەرە لەسەری ئێوە. من و مناڵەکانم ڕۆشتین چوینە پێنجون، بە پێ ڕۆشتین هەتاکوونێ لای عربەت و ئەولاتری شەوانێ، ئیتر لەوێ بە بڵێن بە تەراکتۆر بەدیان بۆ پێنجون. ئیترە بۆ کە باران دەستی پێکرد چوینە مەریوان، ساڵێک لە مەریوان بوون. من ماموانم خانومانە کرد، خەریکی خانووکردن بووم، مەشغوڵی ئەوە بووم. ئیتر لە دوای ئەوە ڕۆشتم بۆ هین چوین بۆ دیوانی، تقریباً 4 ساڵ لە دیوانی بووین. یەکێک لەو مامۆستایانەی کە بەشداری کۆنگرەی کرد و تا ساڵی 1970 دەورێکی چالاکانەی ژێڕا، مامۆستا محەممەد باقی سەعید بوو کە ئێستا یەکێکە لە خەمخۆرانی زمان و ئەدەب و مێژووی کورد. یەکێکە لە دامەزرێنان و لە کادرە چاکەکانی یەکێتی مامۆستایان و ڕۆڵێکی باشیشی هەبوو لە ناو یەکێتی مامۆستایانە، ینی کەسێکی دیار بوو لەگەڵ هاوڵەکانیە و کارێکی میهەنی کە ئیشی کردووە، دەستی نووسینیشی هەبووە. لەو سەدەمانەشە وتاری ئەنووسی و لە زمان خۆشەوە کە لە زمان مامۆستا باقیەوە کە بیستومە زۆر جار لەگەڵ شەهیدی برامە بە یەکە وتاریان نووسێ و هاوکاری یەکیشیان کردووە و لە زۆر ڕۆژنامە و بە تایبەتی لە ڕۆژی نوێ کە و کاتە دەرەچوو وتاریان بڵاو کردوێتەوە. مامۆستا باقی زۆر متابعی ڕووداوە مێژووەکانەکە و حەزە کابچێتە بنجوو بۆ ناوانی وە گەلێک کتێبی لەو بارەیەوە نووسیوە و ئێساژەوەی کە من زانیاریم هەیە متابعێکی زۆری شوێنەوارە کۆنەکانەکە وە گەڕەکە کۆنەکانەکە و ئێوە کۆمەڵێ زانیاری کۆبکاتەوە لەسەر ئەو بابەتانە. یەکێتی مامۆستایانی کوردستان لە 15 پێنجی 1962 لەلایەن چەند مامۆستایەکەوە لە شاری سلێمانی لە ماڵی مامۆستا کامیل بەسیر بە بڕیاری پارتی دیموکراتی کوردستان دامەزرا. بەڵام هەر لە سەرەتاوە ئەوە خرایە بەرباز کە دەبێت بێلایەن و پیشەی بێت و پاڵپشت بێت بۆ شۆڕشی ئەیلول. یەکێتی مامۆستایانی کوردستان کاتێک دامەزرا کە زۆر پێویستمان بە ڕێکخراوێکە بوو بە ناوی یەکێتی مامۆستایانی کوردستانەوە. دوای شۆڕشی 14 تەمموز کە لە دەستوری کاتیدا بڵاو کرایەوە کورد و عەرەب شەریکن لە خاکی عێراقدا. ئەوسا ئێمەی مامۆستایان بەشێک بووین لە ناقابەی مامۆستایانی گشتی عێراق. بڕیاری ئەوەمان نا هەر لەوێ نامەیە بنووسین بۆ مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان ساڵی 61. ئەو کاتە لە ئیساوێدا ئەنیشتن. وەراممان بۆ هاتەوە لە مانی کانونی دووەمی ساڵی 1962 وتیان لەسەر ئێوەیە دەست بەکار بن، چالاک بن بۆ دروستکردنی یەکێتی مامۆستایانی کوردستان. مەجموعەیە مامۆستایانی بە ئەمەک ئینسانی ڕێکوپێک کە شایانی ئەوە بوون کە لەو کۆبوونەوەی ئامادە بن. پێمان وتن بەدەمی کە ئەبێ لە فڵان ڕۆژە
بێن بۆ ماڵی مامۆستا ئەمین بیلال. مامۆستا ئەمین بیلال مامۆستایەکی بە ئەمەک تێکۆشەر، ماڵەکان ماڵێکی بەڕاستی استراتیجی بوو، دەستی ئەوەی ئایا کە ئێمە دابنیشن کۆبوونەوەی لێ بکەین. وەختەکەشی وەختێکی ئەوە زەعیم سدیقی خوێنڕێژ لە شاری سلێمانیا بوو کە بوو کرد و بکش خۆی بوو. لەبەر ئەوەی ئێمە توانیمان کە ئەو کۆبوونەوەی ئەنجام بدەین. ژمارەمان لە 20 تا 25 کەس ئەبوو، ناوماننا لیژنەی ئامادەکاری بۆ دروستبوونی داویان دامەزراندنی یەکێتی مامۆستایانی کوردستان. خۆمان ئامادە کرد بەو بەهارە لە کارێکی چڕوپڕدا بووین، جەژنی قوربانی ساڵی 1962 دووەم ڕۆژی جەژنمان بە هەلزانی بۆ ئەوی بتوانین کۆنگرەی تیا بگرین. چونکی لە ڕۆژی جەژنا هەموو کەس زیارەتی خەڵکی ئەکا و مەترسی کەمتر ئەبێتەوە. یەکەم ڕۆژی کۆنگرەمان لە ماڵی دکتۆر کامیل بەسیرا بوو. کە نسکۆی ها بەسەرا ئەتر ئەوە بوو ئێمە گەڕاینەوانێ، کە گەڕاینەوانێ لە پاش تەقریبەن لە مانگی 8 ئەمرمان بۆ دەرچوو. من گوێزرامە بۆ ڕۆمادی، کاک باقی و کاک محەممەدەلی تۆفیق و مەجموعەیەکی تر گوێزرانەوانێ بۆ دیوانیە. گۆڤاری ئامانج دەبێتە ئۆرگانی یەکێتی مامۆستایانی کوردستان و مامۆستا محەممەد دەبێت بە ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤارەکە. جیابوونەوەی باڵی جەلالی و مەلایی کاریگەری لەسەر چالاکیەکانی یەکێتی مامۆستایان دادەنێت و وەکو بەشەکانی دیکەی پارتی مامۆستایانیش دابەش دەبن بۆ دووبەرە. مامۆستا محەممەد لە ساڵی 1974 دەبێتە پێشمەرگە هەتا ئەو کاتەی شۆڕش تووشی نوشستی دەبێت و دەگەڕێتەوە بۆ ناوشار. بەڵام وەکو زۆرێک لە تێکۆشەرانی دیکەی کورد نەفی دەکرێت و بۆ ماوەی 5 ساڵ لە دیوانیە دەمێنێتەوە. ئەو کاتە سربەخۆتر بووە گۆڤاری ئامانج، بەڵام بەداخەوە لە دوای ڕاپەڕین کەمێک لایەنە سیاسیەکەی پێوە دیار بووە. هەرچەند لە دوای ڕاپەڕین لە ساڵی 2002 کە شێوەی ڕۆژنامە دەرچووە، یەکەم ژمارە لە 15/5/2002 تا کۆتایی 2011 112 ژماری لێ دەرچووە. ئەمە لە شێوەی ڕۆژنامەیە بووە. بەڵام پێشتر لە ساڵی 1962 کە 15/5/1962 یەکەم ژمارەی گۆڤاری ئامانج دەرچووە، ئەو کاتە سربەخۆتر بووە. هەرکە ڕێکخراوەکەشیان دروست کردووە، مەبەستیان ئەوە بووە یەکەم ئەندامەکانی ڕێکخراوەکە بێلایەن بێت. ئەوەی جێگەی سەرنجە مامۆستا ژنەکانیش دەورێکی کارایان بینی لە دروستکردنی یەکێتیەکەدا. سەرەتا 31 مامۆستا بوونە دەستەی دامەزرێنەری یەکێتیەکە، بەڵام لە کۆنگرەی یەکەمدا تەنیا 17 مامۆستا بەشدار بوون. ئافرەتانی کوردستانیش خوشکی دکتۆر کەمال فوئاد لەوێ حاضر بوو وەکو میوانێک. بە زۆر پرسیار کرا بۆچی ئەندامانی کۆنگرە زۆر نییە. ئێمەش وتمان لەبەر ئەوەی وەزعەکە زۆر خراپە و حکوومەت دەستی کردو بەڕاودا خەڵکی وگرتنی و دوورخستنەوەی و موچە بڕینی. وە بڕیاری ئەوە ژرا کە نووسینەوەی ئەوە ئەبێ بەدەستخەت بێ، نەمانێشکە سیمبۆلیا یەکێک کۆمانەوە کەوا بە چاپ ومانە بیگەینێ بۆ ئەوە شتەکە بەڵاو نەبێتەوە. دەستنیشانی من و درەخشان شێخ جەلال و لەگەر پەخشان میرزا غەفور کرا 3 ڕۆژ لە ماڵی خۆمان دانیشتین پەیڕە و پرۆگرامەکەمان نووسیەوە بەدەستخەت. لە ژێر تەوجیهاتی پارتی دیموکراتی کوردستانە لەو کاتاوەکو حلمی عەلی شەریف، هەروەها حامەی حاجی تایەر، هەروەها ئیسماعیل عارف، ئەوانە هەموو ئاگادار کرابوون کە ئێمە کۆنگرە ئەگرین بە پێویستیان نەزانی ئەوان ئامادە بن کە ئێمە خۆمان سەربەز بین لەو ئیش و کارانە. مامۆستا کەمال میرزا غەفور کە یەکێکە لە دامەزێنەرانی یەکێتی مامۆسایانی کوردستان دەوری مامۆستا کامیل بەسیر کە زۆر جار بە باوکی یەکێتیەکە دەناسێت
بە گرنگیەوە باز دەکات. مامۆستا کامیل بەسیر لە دروستبوونی یەکێتی مامۆستایانی کوردستانەوە ئەو دەورێکی زۆر 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 ئەساسی هەبوو بۆ دروستکردنی یەکێتی مامۆستایانی کوردستان و ئەویش بوو کە بەڕاستی هانی ئێمەشیە کە ئێمە بتوانین لەگەریا ئیش بکەین. ئیشکردنیش لەگەر مامۆستا کامیل بەسیرە زۆر ئیشکردنێکی زۆر خۆش بوو، توانیمان ئەو یەکێتیە دروستکەین کە ئێستاکانە ئێمە ئیبینی کێکێتی مامۆستایانی کوردستان چەند بەهێزە و چەند فراوان بووە. تەمەن پێویستیەکی مامۆستایانی کوردستان ئەوە بوو لەو کاتا شۆڕشی 11 ئەیلول بوو، پێویستمان بەوە هەبوو کە جەماوەری مامۆستایان جەماوەرێکی زۆرن پاڵپشتی شۆڕش بن و پشگیری شۆڕش بکەن، دوو هەمیش یەکێتی بتوانێ مافی مامۆستایانی پیشەیی و زانیاری و پەروەردەیی کوردستان جێبەجێ بکەن. مامۆستا حەسیب لە پاش مانگونیوی دامەزرانی یەکێتی مامۆستایانی کوردستان مامۆستا حەسیب شەهید بوو کە یەکێ بوو لە ئەندامانی یەکێتی مامۆستایانی کوردستان. لەبەر ئەوە ئێمە هەمیشە پەیوەندیەکی زۆر بەهێزمان هەبوو لەگەر شۆڕشە. ڕۆژی دەی 1962 کرا بە ڕۆژی یەکێتی مامۆستایانی کوردستان، بەڵام بەداخەوە ئێستا ئەو ڕۆژیان ڕۆژی شەهیدبوونی مامۆستا گۆڕاوە. ئێستا مامۆستا محەممەد لە نێوان نەرویج و کوردستاندا بەردەوام لە هاتوچۆدایە. ئەو دەیەوێت یاداوەریەکانی بنووسێتەوە بۆ ئەوەی نەوەی نوێ کەڵک لە ئەزمونەکانی وەربگرن.